خۆی لە ڕاستەیە بۆی بتەوێت تۆ جیلێک پەروەردە بکەی بە پەروەردەی ژینگەی پێویستت بە 20 ساڵ هەبێت بەپی ئەو توێژینوانەی کەکرا. شێوەیەکی زانستی و دروست و پەروەردەیانە بگەێنرێت بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر منداڵ. ئێمە وەکو بە ئاماژەم پیا لە 2021 خەریکی گۆڕانکاری لە ناو باخچەکانە. ئەم گۆڕانکاریەش هەموو بابەتەکانەگرێت و بابەتی ژینگەژێکێکە لەو بابەتانی کە گرنگی پێدراوە. ئێمە گۆی زەویمانێ ئەم گۆی زەوی بە ژینگەی هەموماندانریا بێ هەمومان خۆمان بە خاوەنی بزانین. ئێمە کە باسمان لە پرۆگرامی ئاستی 1 و ئاستی 2 کرد طبعاً لەگەڵ ئەم پرۆگرامەیە ڕێبەرێکمان هەیە. ئەم ڕێبەرە هەموو یەکەکانی چیایە، باز لە هەموو یەکەکانەکە، باز لە گرنگی باخچاکە، باز لە ئامانجی باخچە ئەکات بۆ ئەی مامۆستا بە تەواوەتێت مامۆستاک بێتە ناو باخچە ئەگەر پسپۆرەکەی باخچە نەبێت لە دەرەوەی باخچە بێت هەمووی چیایە، چۆن چالاکیەکان ئەنجام ئەیە، چۆن بابەتەکان ئەڵێتەوانێ و تەنانەت کاتەکەشی تایە ینی چەنی پێویستە کەواتە ئەم ڕێبەرەش وەکو ڕاهێنانێک وایە ئەگەر مامۆستا بە شێوە ڕاستەکەی بەکاری بێنێ وەکو ئەو وایە هەموو ڕۆژێک مامۆستاکە لە خولا بێت و ئەبدەیت بێتەوە و زانیاریەکانی تازە بێتەوە. ئەمە زۆر پێویستە مامۆستا بەکاری بێنێت و سوودی لێوەربگرێت. تقریبەنەوە 4 ڕۆژێکە هاتوومەتەوە. ئەم کتێبانە یەک لێشمان لە وەزارەتی پەروەردە هەیە تەبان ئێستا کتێبی گۆڕاو بە پێی ژمارە قوتابیان هێنێ. لێرا گەورەترین مەعانات بۆ مامۆستا دروست بووە. مامۆستا ئەو کتێبەی نییە کە لە کاتێکا گۆڕاوە خۆی لای بێ و بتوانێ قوتابەکان فێنکە. ئەنجا کاتێک کە کتێبێک ئەگۆڕێ پێویستە خول بکرێتەوە مامۆستا. یانیدا وەزارەتی پەروەردە تا چێژە خولیان نەکردوێتەوە. سەیری پۆلی سێب کردووە. هیچ بەشێکی ئۆتۆیتیان نیە تقریبن لەسەر ژینگە بەشێکی کە هی ئەوە بێ باس کرێ. وەکو خۆم راپۆرتم بێ ئینشەڵا پێشنیارەکەین ئەویش بەشێکی باشێ بێ بخرێتە سەرەتای کتێبەکە. بەڵێ لە پۆلی چواریشە لە کتێبی پۆلی چوار لە وەرزی دووەمە کتێبی خوێندنی کوردی لە وەرزی دووەمە کۆمەڵێ بابەت دیسانەوە یەکەیەک بە ناوی یەکەی ژینگە بابەتەکانی ئەم پۆلە بریتین لە پاراستنی ژینگە، هۆنراوەی ژینگە پارێز، تابلۆیەک لە جوانی ژینە و ژینگەها کە ئەمیش بادینیە و باز لە ژینگە ئەکا. ئامانج لە دانانی ئەم بابەتانەش گرنگیدانە بە ژینگە پارێزی و هوشیارکردنەوە لە ڕێگەی پەروەردە و فێرکردنەوە کە چۆن پارێزگاری لە دار و درەخت و ئاو و کانیاوەکان بکەین، هەروەها کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر تەندروستیمان زیان پێگەیاندنمان. ئەم یەکانە بەگشتی باست لەم بابەتانە ئەکات. جگە لەمەش لە کتێبی پۆلی چوارە کە یەکەیەک دانراوە بە ناوی یەکەی ژینگە لە یەکەی نیشتیمانیشە دیسانەوە باسی خۆشەویستی نیشتیمان زمانی کوردی وێنەیەک لە سروشت من نیشتیمانی ئێوەم دووبارە باز لە پاراستنی ژینگە ئەکات کە خزمەتکردنی نیشتیمان تەنها بۆ نابێت کە بە قوربانیدان و چەک هەڵگرتن بەڵکو بۆ ئەو قۆناغە وا پێویستەکات ئەو بابەتانەمان خستۆتە ناو کتێبەکەوە کە باز لە ژینگە پارێزی ئەکات واتە خۆشەویستی نیشتیمان هەر بەوە نییە کە تۆ چەک هەڵگری بۆ ئەو قۆناغە پێویستەکە کە ژینگەکەی بپارێزێ پاک و خاوێن ڕایگرێ وە گوتمان بابەتی پلاستیکی کەم بەکاربێنن
کە ئەچن بۆ سەیرانگاکان بۆ پاک و خاوێنی ڕایبگرن هەر لە ژوورەکەی خۆیەوە لە ماڵەکەیەوە لە قوتابخانەکەیەوە گەڕەکەکان کۆڵانەکان پێویستە بە پاک و خاوێنی ڕای بگرێت و ژینگەکەی بپارێزێت ئەبەمە هەستی نیشتیمانی و خۆشەویستی نیشتیمانی لا دروستکەین. تەبەنەوەی کە باسمان کرد پرۆگرامەکانی زانست بازنە یەکمان هەیە کاڵێن بازنەیەک پۆلی 1 و 2 سەیەکرێتەوە بازنەیەک هەمویان یەک کتێبە قورس نەکراوە لەسەر قوتابی بۆیە تا ئەم قوتابێت توانای هەڵگرتنی و کتێبانەی هەبێ قورس نەبێ یەک بەرگە بە شێوەیەکی سادە هەتا ئێسەوای لە هاتووە زۆر زانستێکی ئۆتۆیتیانە بڵێن کەوا قورس بێ بە قوتابی بەڵامێنە سەر پۆلی 4 کاڵێن پۆلی 4 بازنەی دوی پێڵێن لە پۆلی 4 ئێمە ئەم زانستە گۆڕاوە بە ئەمان شێوەی پۆلی 3 یەکەم ساڵە گۆڕێ یەکەم ساڵە ئەخوێنرێ بۆ ساڵی 2024 کەواتە پۆلی سێمانەیە لەگەڵ پۆلی 4 پۆلی 4 لە بەرگی یەکەمە ئەوش بە هەمان شێوە بەشێکی باشی بۆ دانراوە لەسەر ژینگە و پێکەنەرەکانی ژینکە و هۆکارەکانی پیسبوون و هەروەها خۆپارێزی و پارێزگاریکردن لەم ژینگەیە ئەمە بەڵام تەبان ئەمە دوو بەرگە ئەمە بەرگی یەکەم بەرگی دووەمیشمان هەیە. ئێمە وەکو بە ئاماژەم پیا لە 2020 خەریکی گۆڕانکاری لە ناو باخچەکانە ئەم گۆڕانکاریەش هەموو بابەتەکانەگرێت و بابەتی ژینگەژێکێکە لەو بابەتانی کە گرنگی پێدراوە ئێستا یەکەیەک بۆ ساڵەکان ئیشەڵا بۆ ساڵی ئایندە لەوانە بچێتە ناو باخچەکانەوە بابەتی یەکەکە تازە کراوەتەوە خۆی ژینگەی تایە ئەم بابەتە لە ئاسی دووە کردومانە بە یەکەی ژینگەکەم و لەگەڵی شایەکەیەکی ترمانەیە یەکەی ڕووەکە وەکو ئاماژەشم پیا ئێمە لە هەموو یەکەیەکە ئەبێ ئێمە مناڵەکان ڕابێنی لەسەر گرنگیدان بە ژینگە ئەم ڕاهێنان و ئەم تازەکردنەوەی چۆنە هەر لە بابەتەکە لە پرۆگرامەکانە تازە کراوەوە ئەمەیەک دوو چیرۆکی بۆ ئامادە کراوە تایبەت بە ژینگە سێ شانووی بۆ ئامادە کراوە تایبەت بە ژینگە کەواتە هەموو شتەکان زنجیرەیە و یەک لە دوای یەک بە شێوازێکی پەروەردەیی بە شێوازێکی دروست ئەچێتە بەردەمی هەموو مناڵەکانمان. بەگشتی لە ناو پرۆگرامەکانی خوێندنە بە تایبەتی لە کتێبەکانی خوێندنی کوردیە کتێبی کوردی لە بازنەی لە باخچەکانەوە و لە بازنەی 1 و 2 یەکەیەک دانراوە بە ناوی ژینگە و سروش باس کراوە بەڵام لە قۆناغەکانی دیکەدا بەو شێوەیە نییە یەکەیەکی بۆ تەرخان کرابێت. قۆناغەکانی تر سەراحەتەن لە زانستا پێشتر باسمان کرد تەنا باسی ژینگەیەکە لە ڕووە زانستیەکەیەوە باسی ڕێنمایی وشیاری کەمترەکە ئەوەی کە لە بەردەمایە مێ دەکەین ساڵی داهاتووی کە من ئاگادار من زانستەکانی پۆلی 5 و 7 مەگۆڕێ ئەمبێ دەکەین راپۆرتشمانە بێت لەسەرمان کەوا ئەوانش بەشێکی باش لە ژینگەدا بنین چونکە ئەم ژینگەی ئێمە تیاژین ئێمە ئێستا ناوێ بین بڵێن بە ژینگەی کوردستان ژینگەی کوردستان شەر نییە ئاید بە ئێمە بێ ئەم ژینگەی کە تیاژین ئاهەواکە چە وڵاتێکی کەواتە ئێمە گۆی زەویمانێ ئەم گۆی زەوی بە ژینگەی هەموماندانرێ بێ هەمومان خۆمان بە خاوەنی بزانین لە هەر شوێنە ژینگە پیس بە کاریگەری هەیە بۆ سەر ئێمەش.
خۆی لە ڕاستەیە بۆی بتەوێت تۆ جیلێک پەروەردە بکەی بە پەروەردەی ژینگەی پێویستت بە 20 ساڵ هەبێت بەپی ئەو توێژینوانەی کە کراوە بۆی تۆ نەوەیەکی هۆشیار پێ بگەینی لەسەر هەر منهەجێک یا پرۆگرام پێویستە بە 20 ساڵ هەیە ئێمە ئەوەی کە لە ئاکارەکانە لە قۆناغەکانی خوێندنە دیاری کراوە 2 ساڵە ئیشی لەسەرەکرێ ئێمە لێکەوتەکانی ئێستا ناتوانین بڕیاری لەسەر بم لە ئایا چالاکیەکانی ئەو کە ئەکرێت لە ناو ئاکارەکانە کاریگەری هەیە خو لەوانەکانی تێکە باسمان کرد لە چاپتەری زانستا لە 2 چاپتەرە باس کراوە یا لە چالاکیی بچووکە جێگی کراوەتەوە یاخود لەوانەی کوردیاوکو وە بابەتێکی خوێندنەوە ژینگە دیاری کراوە بەڵام خۆی بابەتی ژینگەی و لە ئێستاشەکە با بڵێن ئێمە باسی ژینگە ئەەکەین پێویستەکە گرنگی زیاتری پێ بدرێ ئێمە گەر هات و هێشتا ئێمە با بڵێن تازە بین لە بواری ئەوی کە گرنگی بە ژینگە بین هێشتا لێکەوتەکانی نازانین لە داهاتوە ئایا بەم شێوەیە بەردەوام بێت تا 20 ساڵیکە ئەنجامەکەی چێ بێ بەڵام پێشبینی بکەین با بڵێن وەکو خۆمان ئەوەی کە بەرکەوتمان هەبێ من وەکو نمونە بێنمەوە لە ماوەی 12 ساڵە من ئەونی کە خۆم بەرکەوتم هەبوو بێت بەو شێوەیە ناتوانین ئێمە هۆشایی تاوا بڵاو بکەینەوە حتا ئەگەر هاتو تۆ لەوانەکانی ترشا جێگە کرد بێ وەکو وتم بواری ژینگەی فرەلایەنە تۆ ناتوانانی بیبەستی تۆ بەیەک لایەنەوە وەکو بیرکاریە و مادێکی سەربەخۆ سێری بکە مناڵ نەزانێ ژینگە ئەو نەگژگیرە. ئەمە تقریبا ئەتوانم بڵم لە 2014ەوە ئەم پرۆگرامە هەیە لە ناو باخچەیە بەڵام چەند گۆڕانکاریکی بەسەرا هاتووە تابان توێژینەکەمان لەسەر بوو لە ڕوانگەی مامۆستایانەوە ئایا تا چەند ئەم پرۆگرامە گرنگی هەیە بۆ مناڵان تا چەند مناڵان سوودیان لێ وەرگتووە لە هەموو ڕوویەکەوە بە شێوەیەکی گشتی پرۆگرامەکە ئامانج و خواستی خۆی پێگێنا و مناڵان سوودیان لێ وەرگتووە لە هەموو ڕوویەکەوە ئەوە بە تایبەت لە ڕووی ژینگەیەوە گرنگیەکی زۆری هەبوو بە مناڵان چکە کاردانی مناڵەکانمان بینێ دوای ئەوەی کە بابەتەکانیان پێ وتراوە ڕاهێنراون لەسەر چالاکیەکان سوودێکی زۆریان لێوەرگیرەوە. ئەگەر بە شێوەیەکی زانستی و دروست و پەروەردەیانە بگەێنرێت بە دڵنیاییەوە کاریگەری ئەبێ لەسەر مناڵ چونکە مناڵ هەچێکی پێ بڵێیت جێبەجێ ئەکاواتە خۆی بە تایبەتیش ئەم دەقانە کە خۆیان کارکتەری سەرەکین کاریگەری ئەبێت بەڵام کاتی ئەوێت واتە بە ماوەیەکی کەم بڵین لە ماوەی 1 ساڵە لەوانەیە ئەگەر بەردەوام بێ لە پرۆگرامەکانی خوێندن و لە هەموو بابەتەکان مامۆستایان باز لە ژینگە و ژینگە پارێزی بکەن بە دڵنیایی کاریگەری ئەبێ و لە ئێستاشا بەڵێ کاریگەری هەیە زۆربەی قوتابیان ئەگەر کۆمەڵێ قوتابیش ئیتر هەوڵ بن پاک و خاوێنی پۆلەکەیان ڕاگرن قوتابخانەکەیان ڕاگرن کەواتە ئەمە کاری لەسەر کراوە کەواتە کاریگەری هەبووە بەڵام ئەگەر بمانەوێ لە ماوەیەکی زۆر کەما لە ماوەی مانگێکە ئەمە لەوانەیە بە تەواوەتی هەموو قوتابیەکان پراکتیزەی نەکەن یان بەو شێوەیە نەبن بەڵام وردە وردە بەڵام من پێم باشە لە هەموو قۆناغەکانی خوێندنە گرنگی بدرێت بە ژینگە و بخرێتە ناو هەموو پرۆگرامێکی خوێندنەوە لەلایەن هەموو مامۆستاکانەوە ئاماژەی پێ بکرێت و بە شێوازێکی پەروەردەیانە باز لە ژینگە و ژینگە پارێزی بکرێت. بەنسبەت پرۆگرامەکانەوەی کە لەسەر پەروەردەیە ئەم پرۆگرامانەی داناوە ڕێنماییەکە بە دوواداچوونەکە بووی یعنی هوشیارێکی تەواو یا بە قوتابیان بەڵام لیش ناشارمەوەی سەبەب بیەیەکی کوردستانی وەکو خۆمان ئەتوانین بڵێن لە زۆر شوێنی تر باشترە بەڵام کاتێ هەندێک شوێنی پێشکەوتوتر تەمەشاکەی ئێمە هێشتا ماومانە بگەین بەوان گرنگێکی ئەوتۆ بە ژینگە ناین ئێمە باها لەسەر قوتابی دەرچین جاری وایە لە فەرمانگەیەکای تەمەشایەکەی ئەم کەسانە کە تەمەنێکیان کردووە خزمەتێکیان کردووە کەسانێکی ڕۆشنبیرن گرنگێکی ئەوتۆ نایان بە ژینگەکەی خۆیان. بەنسبەت پرسیاری بەڕۆستەوە کە گوایە تا چەند ڕادەیە لەگەڵ ئەوا بم
پرۆگرامی ژینگە بکرێت بە مادەیەک بە بابەتێک بخوێنێت. طبعا ئەمە ئێستا بڵێن حەزەکەین بەڵام من پێم باشە زۆر پێم باشە دەرزێکی سەرەکی بەڵام کاتی هیتە سەر ناو سیستەمەکەەوە ئێمە ئێستا ڕۆژانی خوێندن لە 6 ڕۆژە بۆ بە 5 ڕۆژ جاران پۆی لە 37 دەرزیە بووی سەر لە 30 دەرزیاتر ناتوانم بخێنێتەوە یعنی هەر لێرەشە بۆ وەزارەتی پەروەردەیاڵم یعنی بەڕاستی ئێستا 6 ڕۆژ 6 وانە خوێنە لە دەرجێکە جاری وایە مامۆسا 5 بابەتی هەیە 5 وانەڵێت تۆ لە ڕۆژێکە من لە توانە و قدرەتی مامۆسانیە. ژینگە پرۆگرامێکە کە زۆر گرنگە من بە بۆچوونی خۆم و بەڕای خۆم ئەتوانم بڵێم لە دایانگەشەوە نەک لە باخچەوە لە دایانگەشەوە کە قۆناغی پێش باخچەیە ئەتوانین ئێمە مناڵەکان ڕابێنی لەسەر خۆشەویستی ژینگە بۆیە زۆر گرنگە کە لە هەموو قۆناغەکانە و لە باخچە و لە قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەیی ئەمانە هەمووی پرۆگرامێکی تایبەت هەبێ بە ژینگە لەبەر ئەوەی ژینگەی ئێمە بە تایبەتی بەرەو پیسبوون ئەڕوا ژینگەی ئێمە گەورە بووە فراوان بووە و پێویستمان بەوە هەیە کە هەر تاکێکی لە ئێمە هەر تاکێک لە بچووکە و هەتا گەورە بزانین گرنگی ژینگە چییە چۆن پارێزگاری لەکەین ئەو هۆکارانە چین کە ئەبێتە هۆی پیسبوونی بۆی بە هەمومان کار بکەین بۆ ئەوەی ژینگەکەمان لە پیسبوون دوور بخەینەوە. وەکو خۆم قەزیشم دوارش کردومەتەوە پرۆگرام لەگەڵەوان پرۆگرامێکی تایبەتی هەبێت لەبەرەوەی نمرەی خاصی لەسەر بێ خۆی بێگرنگی پێ بدرێ متابعی بکرێ بەڵام ئەوەی ئەبێ بەکێشە بۆ تەوزیع حسەس لە بەشەوانەکانە ئەبێ لە بەشەوانەی تر کەم بکەیتەوە ئەوە ناکرێ بەڵام من پێم باشە تەنها شتەکە ژینگە و خۆپارێزی و ڕۆشنبیری تەنها بە پەروەردە ناکرێ بەڵە پەروەردە پشکی شێری بەرەکەوێ پەروەردە هەموو تاکێکی خێزانێک لە پەروەردا هەیە بەڵام پێویستە کۆمەڵی یاسا هەبێ کۆمەڵی ڕێکار هەبێ کۆمەڵە لێ پیچینەوە هەبێ کەوا ئەوانەی کە سەرپێچیەکەن و ژینگەی وڵاتە پیسەکەن ڕێگریان لێ بگرێت. بۆی ئێمە چارەسەری ئەو با بڵین ئەو لایەنە بکەین بمانێت پرۆگرامی یاخود پەروەردیکی باشمان هەبێت بۆ پەروەردیکی تایبەتمان هەبێت بە ژینگە پێویستەکە ئێمە ئەگەر خۆمان کەسانی شارزای خۆمان بێنین یاخود پێویستمان بە کەسانی شارزای دەریشۆ هەبێت کە لە وڵاتەکانی کە زیاتر گرنگی بە پەروەردی ژینگەی ئێن پێویستەکە ئێمە ئەم پرسیارە بکەین تەنها بە تواناکانی خۆمان نا بەڵکو ڕاوێژیش بە فێرکارانی دەرەوە بکەین کە لە بواری ژینگەیە پرۆگرامی سەرکەوتویان هەبووە بین پرۆگرام سەرکەوتەکانی ئەوان ئەوەی کە ئەگونجێ لەگەڵ خۆمانە بێنینە کوردستانەوە ئێمە پرۆگرامێکی تایبەت بە کوردستان و ژینگەی کوردستان ئێمە دروست بکەین و لە بەرچاوگرتنی ئەو ئامانجە گشتیانی کە جیهان ئیشی بۆ ئەکات و لەگەڵیشیا ئێمە ئەگەر هاتوو هەروە بەم شێوێ بمێنین و شوێنی خۆمان چاوەڕێکن یەکێک بێت ئەو ئیشەمان بۆ بکە ناتوانین پێویستەکە کەسانی ئەکادمی ئەوانەی کە لە بواری پەروەردە ئیشەکەن و بچنە ناو خەڵکەوە پرسیار بکەن و عادەتەن ئەگەر تۆ توێ هەر پرۆگرامێ یا هە بەرنامێ بگۆڕی پێویستەکە تۆ کۆدەنگیەک یاخود ڕاوێژ بە چەنەها لایانی جیاجیا بکەیت هەتاکو تۆ پرۆگرامێکی تۆکمە و ڕێکوپێک دروست ئەەکەیت پاشان بخیتە بەردەست وەزارەتی پەروەردە و لەسەری بڕیار بن کامیان باشە لە ڕابردووشە ئەو با بڵێن تەجروبێمان هەبووە کە هی وڵاتانی تریان هێناوە بەڵام نەگونجاوە لەگەڵ کوردستانە کە لە ڕووی پەروەردە بە شێوەیەکی گشتی نەکات ژینگەی بەڵام بۆ بوارە ژینگەیەکەش ئێمەش هەمان قسە ئەەکەینەوە ناتوانین ئێمە بین پرۆگرامێکی وڵاتێکی ئەوروپی بێنی لێرە جێبەجێ بکەین پێویستەکە ئێمە ڕاوێژ بە کەسانی شارزەی خۆمان بکەین لەگەڵ کەسانی دەرەوەیە کە لە بواری پەروەردەی ژینگە یا شارزایان هەیە و تەجروبەی 20 ساڵی پێشویان هەیە و ئێمە ئیسفادە لە شارەزایی هەردوو لا بکەین و پاشان ئێمە پرۆگرامێکی ژینگەیی ئەتوانین ئەو کێشەیە حل بکەین کە ئێستا ئێمە بەدەستێ و ئەناڵێنین.
سەبارەت بە دانانی پرۆگرامێکی سربەخۆ بۆ لەناو پرۆگرامی خوێندنە من پێم باشە لەگەڵ بەهاکانە ئێستا کتێبی بەهاکان هەیە لەگەڵ بەهاکانە بکرێ بە دوو بەشێکی باس لە ژینگە بکێ پرۆگرامێک بێ سەبارەت بە ژینگە بەشێکیشی بەهاکان بێ ئەگەر بەو شێوەیە بێ باشە ئەگەر بەو شێوەیەش نەبێت وەکو پرۆگرامێکی سربەخۆ لە هەموو بابەتەکانە باسی ژینگەی بکرێت بۆ نمونەی لە بیرکاریە لە قۆناغە سەرەتایەکانە باسی درەخت لە ژماردنە باسی ژینگە بکرێت لە بابەتی کوردیە لە بابەتی هوەرە لە زانستەکانە لە هەموو بابەتەکانە باز لە ژینگە و ژینگە پارێزی بکرێت بۆ ئەوی هەموو مامۆستاکان لە هەموو بابەتەکانە گرنگی بدەن بە ژینگە پارێزی چونکە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە